سڵاو خۆشەویستانم پێشەوەی دەست بکەین بە ڕوونکردنەوە و شیکردنەوەی ئەم گۆرانیە و لەم ڤیددیو نوێیەدا تکایە سەبسکرایبی چەناڵی ئەمەل سەعید کوردە بکە هەر لێرەوە یاخود فۆلۆی لە سناپ و لە ئینستاگرام و لە فەیسبوک پیجەکەی لایک بکە بۆ ئەوەی بتوانێ ئاگاداریم ڤیددیویانە بیدانی یاخود هەچ پرسیارێکت هەیە من هەمیشە سوشل میدیام کراوەیە ئەکتیڤە بەتایبەت بۆ پرسیارانی کە پرسیارم لێکری وەڵامیان بدەمەوە و یاخود بە ئیمێڵی amalkurda@hotmail.com ئەتوانن هەموو پرسیارێک هەموو دەنگەکانتان ڤیددیۆکانتان بنێرن دڵنیاتانەکەمەوە کە کەس گوێ لێ نابێ و گوێ لێ ناگرێ لە خۆم زیاتر. سپاس بۆ ئەو متمانەیە کە بە منیە بەخشن هەموو جارێ. سڵاو ئەم جارە لە ڤیددیۆیەکی نوێیە ڕوونکردنەوە و شیکاری دەدەین لەسەر گۆرانی دڵ لە سینەم دەرچوو. ڕوونکردنەوە لەسەر ئەم گۆرانیە دەدەم دڵ لە سینەم دەرچووی ئەحمەد کایە کە کراوە بە کوردی. با ئێمە لێرەدا ڕاستیەک هەیە باسی بکەین کە جیاوازەکان لە کەسێکەوە بۆ کەسێکی تر یاخود لە میلەتێکەوە بۆ میلەتێکی تر جیاوازی هەیە. بە نمونەی زۆرێک خواردن لەوانەی ئێمە لە کوردستانە دۆڵمە بڵێن یا پراخ دروستەکەین جیاواز بێ لەگەڵ تورکمانەکانە کە دروستەکەن جیاوازە لەگەڵ عەرەبا جیاوازە لەگەڵ لوبنانەکانە هەریکە و بە تام و ڕەنگ و جیاوازێکە یاخود بە هەمان شێوە با بڵێن کەباب تورک هەیەتی ئێران هەیەتی عێراق هەیەتی نازانم کوێهەیەتی ئەمانە هەموو هیانە بەڵام هەریەکە و یەکێکیان دووگەکەی زۆرێکیان دا و دەرمانی زۆرێکیان وایە هەرچەنە بەڕای من ئەگەر لە خوارد نەپرسن کەبابی عێراقی یەکەمە بڵێن کوردستان یەکەمە بەڵام بابینەوە سەر باسەکەی خۆمان کە باسی هونەرەکەین من باس لە جیاوازی تۆن و کەلەر و شێواز و وتن ئەو شتانە دەکەم بۆیە ئەم نمونەیەم بۆ هێنانەوە. بۆ نمونە ئەم مەقامە ئەگەر بڵێن بە عێراقی لە مەقامی حیجاز بەڵام ئەوەی هونەرمەند ئەحمەد کایە وتێتی پێی دەڵێن حیجاز مەقام. جیاوازی ئەم دوو وتنە چییە؟ مەقامی عێراقی بڵێن مەقامی حیجازی عێراقی عەرەبیە حیجاز بە ناوەکەی خۆیەوە هەر بە عەرەبیە بە دەشتی حیجاز ئەگەر لە لاوە دەست پێ بکاڵێ لا سی بیمۆڵ دۆ دێس ڕێ می فا کاردێس سۆڵ لا ئەمە مەقامی حیجازی عێراقی یاخود ئەو مەقامە حیجازەیە کە ئەم گۆرانیەتان کە پێوتوە باشە ئەو حیجازە تورکیە نییە کە ئەحمەد کایە پێوتوە ئەمە جیاوازێکێتی لێرە بابزانین بۆ ئەوە جیاوازی ئەو چییە لەگەڵ ئەمەیە لەم مەقامی حیجازە بڵێن کە لە لاوە ئەڕۆی تەنها تۆنی شەشەمی ڕوبعتۆنێکی بەرەکەوێ بڵێن چارەکە تۆنێکی بەرەکەوێ بەڵام چارەکە تۆن لە چارەکە تۆنە جیاوازە کەباب و دۆڵمەکەیە کە باسم کرد چۆن لە بەشێکی نیشتیمانە و بۆ بەشێکی تریا خۆت لە وڵاتێکە و بۆ وڵاتێکی تر جیاوازی هەیە بۆ نمونە لای ئێمە تۆنێک 200 سنتە نیوتۆن بکەن دووسەکە بیکە بە نیوە بێ بەسە بیکە بە چارێکێک ئەکاتە 50 باشە بەڵام لە تورکیا بڵێن لە مۆسیقای تورکیا کۆما بەکاردێنن هەموو تۆنێک 9 کۆمایەگەر بیکەی بە نیوتۆن ئەکاتە 4 بڵێن بیکەی بە 2 بەشەوە کاتە 4 و 4 بیکەی بە ڕۆبع کەمترە من بابیرم نەچێ من زۆر سپاسی مامۆستا گۆران کاملەکەم بەڕاستی کە پەیوەندیم پێوە کرد زۆرێک لەم زانیاریانەی بۆ زیاتر ڕوونکردنەوە بەڕاستی من هەنێک لەم شێوازی مەقامی کە لە ڕۆژهەڵاتی پێوترێ لە تورکیا و لە ئێران و لە عێراق و لە کۆکو ئەمانە من زۆر دوودڵ بووم لەوە ئەو زۆر بە جوانی بۆ شیکردنەوە بۆی منیش نەکەومە هەڵە و ئێوەش بە هەڵەدانە بم زۆر سپاس دەکەم مامۆستا گۆرانگیان گۆران کامل بەڕاستی مامۆستایەکی تابڵی زیرەکەوە من هیچ کاتێ شەرم ناکەم لە پرسیارکردنم لە مامۆستاکانی پێش خۆم یاخود ئەوانەی کە لەگەڵ مابوون بە مامۆستایەکی زیرەکی ئێستا کەسێکی دیاری ناو دنیای مۆسیقا هیچ بەکەمی نازانمەگەر پرسیارکەم زۆر سپاسیانەکەم کە هیچ جارێک دەست نانێن بەڕوومەوە و لە زانیاری بێبەشم ناکەن لەبەر ئەوەی بڵێن هونەرمەند ئەحمەدکایە لەوەتەی هەیە گۆرانی تۆ سازەکەی لە باوەشایە نەسبی کردووە بە کۆمان نەسبەکەوە وەکو ئێمە نەسبی ناکە
بۆیە جیاوازترە لە ئەو حیجازی کە ئەوەیڵێ جیاوازترە لەو حیجازی کە لە عێراقەوەتێ ئەمە هەمووی ئەکەوێتە سەر چۆنێتی وتن یاخود چۆنەتی عزفکردنی بۆیە ئەڵەن بۆ نمونە ئێستا لەم چەند ساڵی ئەخیرا زۆرێک لە ژەنیارەکانمان دەڵێ پلوپەنجەی کە عسفەکە ئەمیان تورکیە ئەمیان فارسیە ئەمە نازانم عەجەمیە ئەمیان کوردیە ئەمە عەرەبیە نازم ئەمانە هەمووی جیاوازی چۆنەتی نەسبکردنەکە و پلوپەنجەی خۆیانە کە دای ئەنێن ئەمە جیاوازەکەی لەم چۆنەتی وتنی ئەم مەقام و ئەم گۆرانیە بۆیە پێم خۆش بوو من ئەم زانیاریانم بە تەواتی دەستکە و پێم خۆش بوو لەگەڵ ئێوە شاشێریکەم بابینە سەر ئەم گۆرانیە بۆ نمونە هەموو گۆرانیەک بە تایبەتی ئەم گۆرانیانە کە بڵێن هۆنراوەکەی زۆرینەی عاشقانەیە هی دڵشکاویە هی دەستبەردانە هی چوزانم هی هەر شتێکە ئەبێ هەمیشە پرسیار لە خۆت سێ پرسیار لە خۆتکەی ئەم گۆرانیە بۆچی ئێڵەی لەکوێ ئێڵەی بۆکێ ئێڵەی ئەگەر توانیت تۆ وەڵامی ئەم سێ پرسیارە بیتەوە دڵنیاتانەکەم ئەتوانی بە شێوەیەکی جوان دلیڤەریکەی بۆ نمونە لەکوێدا ئێڵەی بۆ ماڵەوە ئێڵەی یعنی بۆ خۆشی خۆت ئەتەوێت لەسەر ستەیج بیڵێ ئەتەوێت لەناو هاوڕێکان تا خۆتی پێوە بادەی بڵێ منم گۆرانی ئەزانم یاخود ئەتەوێت بۆ دڵدارەکەتی بڵێ کە دڵ لە سینە دوا دەرەچێ وا هاوارەکە تۆ هێشتا منت خۆش ناوێ ئەگەر ئەوەیە دەبێ بە شێوەیەکی زۆرجان چونکە هەنێکتان بۆتان نادوم ئەگەرەتەوێت تۆ بۆ یارەکەتی بڵێ دڵی بگۆڕێ بە قسەمەکەن مەیڵێن باگوێی لێ نەبێ باشترە ئەوە ڕاستیە من ناتوانم درۆتان لەگەڵا بکەم چونکە ئەگەر بێت و مامۆستا درۆی لەگەڵ خوێنکارەکانیا کرد بە درۆ بڵێ ئادەنگت خۆشە بڵێ ئەو شتە دوا جوانە بڵێ ئەوە دوایە خوێنکارەکەی سەرکەوتن بەدەستدانێ هەر بە فەشەلی سەرەکەوێ لە لای خۆی کەسێکی زۆر بەهرەمەند و گەورێ بەڵام لەپڕ ئەکەوێتە بەردەسی کەسێک کە زۆر شارەزا بێ کە ئەڵێ ئەو شتت هەڵەیە وازانن دوژمنین نانەخێر با کەسمان بە هەڵەدانەچین با سەرتان لەوە زیاتر نێشێنم دەستکەین بەم گۆرانیە ئەوبی کە بە یاسا هەج گۆرانیەک حەزت کرد بیڵێیتەوە سەرەتا بۆ کەسە ئەسلێکە بگەڕێەوە بۆ ئۆرجیناڵەکە بگەڕێرەوە کەسی یەکەم کێیە پاشان کۆپیەکان کەوتوانێتەوە بزانە چۆنە ئینجا وەرە لەناو هەموویە ستایڵە هەڵبژێرێتەوە گۆرانێکە بڵێ بێگومان لەبەرەوەی من سەرەتا گوێم لەوەی هونەرمەند ئەحمەد کایەگەر هەستم بە جیاوازیەکە کرد کە لەگەڵ کوردەکەی کەوتوتانەتەوە هەر بۆیە پەیوەندیم کرد بە مامۆستا گۆران و زیاتر داواشیکردنەوەم کرد بووی ڕوونتر بێ لای هەموو لایەکمان قورگ چینی دەنگەکەین بە سێ بەشەوە بەشە بەرزەکان کە هێد ڤۆیسی پێوترێ بەشی ناوەڕاستەکان کە میکس ڤۆیسی پێوترێ بەشی خوارو کە بڵێن چێست ڤۆیسی پێوترێ لەبەرەوەی ئەم گۆرانیە کە ئەوترێ زیاتر لەم بە میکس ڤۆیس ئەوترێ لێرە میکس ڤۆیس چیە بۆیی زیاتر تێبگەین بۆ نمونە تۆ لە وێنە کێشانە ڕەنگی ڕەش لەگەڵ سپیا تێکەڵێکەکەی بلێندیەکەی ئەم ناوەڕاستە ئەبێ جوان بلێندیکەی جوان بڵاویکەیتەوە ئەگەر تێکەڵت کرد ئەبێ ڕەساسیمان بۆ دەرچێت بە نمونە نمونەیەکی تر زەرد و سوور ئەبێتە پرتەقاڵی سوور و سپی ئەم ناوەڕاستی کە تێکەڵێکی میکسەکە ئەبێتە پەمەی ئەمە تەنهاوەکو نمونەیەک باسم کرد بۆی لە مەبەستەکەم تێبگەن میکس ڤۆیس چییە تۆ لێرە نیوەی لە تۆنی بەرزە تێکەڵێکەی لە خوارەوە بەرزە تێکەڵێکەی پاشان لێرە چەند کەناڵێکەیە باشە تۆ دێنی بەکارێنی ئایا ئەبەم تۆزەی دەموچاو ئەوترێ ئایا لای خۆماناڵە لوت بڵێنەڵێ بەلوت ئێڵێن یاخود ئەبێرە ئێڵەی یاخود دیتە خوارە بە قورگێڵەی با بزانین لێرە ئەم گۆرانیە من لەگەڵتاناڵێم شێوە وتنەکانیتان پێڵێم هەروە شێوە تەکنیکەکانیت پێڵم کوامیان بۆت ئاسانترە کوامیان بە قورگت ئێڵەی هیلاگ نابی کەوابێ ئەوە لە تۆنی دەنگی خۆتە بە جوانی بێڵێ بۆی تێکەڵ نەبین لەگەڵ ئەو هەموو شێوە وتنەیە من تەنها میوزیکەکەیم هێناوە لە کوردیش کاریۆکی لە یوتیوبەوە زۆر سپاسێکم کە زۆر کات بەرهەمەکانی بەکارەهێنم بێگومان ئەوەش خزمەتێکی زۆر باشە بۆ ئەو دەنگ بێژ و گۆرانی بێژانەی لە سەرەتاتا دەست پێکەن تەنانەت بۆ ئێمەش جاری وایەتەوە بۆ خۆشی خۆت دەتوانێت دەتەوێت گوێ لەم یاخودم گۆرانێ بڵیتەوە کەس نییە ئامەرێکت بۆ بژەنێ هەر بۆیە دێنی کوردیش کاریۆکی میوزیکەکەی ئامادێ و لیریکەکەشی لەسەر نووسراوەتەوە تۆ بە هەمان شێوە تەنها گۆرانێکە دەچڕی لێرەوە زۆر سپاس بۆ کوردیش کاریۆکی با دەست پێ بکەین
گوێ لەم گۆرانیە بگرین. لە هەموو ڤیدیۆکانی تری شاوتومە بتوانن مۆسیقاکە بە گۆرانێکە بە جوانی لەبەرتان بێت هاوکارتانەکە لە ئەداکردنیان. دڵی بردم نیگای چاوی خماری ئەویشکاری برۆ بژرگانی تۆیە دڵی بردم نیگای چاوی خماری ئەویشکاری برۆ بژرگانی تۆیە ئاتۆ سوچت نابوو چاوت منی کوشت مەفەرموو چاوەکەم تاوانی تۆیە ئاتۆ سوچت نابوو چاوت منی کوشت مەفەرموو چاوەکەم تاوانی تۆیە ئاه دڵ لە سینەم دەرچوو وە هاوارەکە بێوەستان بێوەستان ناوی تۆ دەبات من بەو هەموو ئازارە هەر خۆشم دەوێت تۆ بۆچی منت خۆش ناوێت. ئەمە بێگومان تەنها کۆپلەی یەکەم بوو کە چەند جارێک گوێم لێ بوو من چۆنەڵێ هێشتا سەعیمتیان نەکردووە کە بمەوێ گۆرانیەک بڵێمەوە. ئەوەی بەسەر ماهاو لە گوێچکەما بووە بڵێن کە ئێوە نردوتانە و گوێم لێگرتووە هێندەی توانیم ئاوازەکە وەرگرم. بەڵام لێرەیە دیقەتی چەند کەسێکم دا کە گۆرانەکەی بۆ وتوم بۆی نردوم. طبعاً زۆر سپاسی ئەو سقەیەتانەکەم کە بەرهەمەکانتانم بۆ نێرن من قسەی لەسەر کەم گەر من هەڵی سنگێنم دڵنیابن ئەوانەی ئێوە دەینێرن هیچ کەسێک ڤیدیۆکان نابینێ گوێی لێ نیە تەنها خۆم نەبێ بەزەوەیە دەبێت من ڤیدیۆیەکی لەسەر دروست دەکەم بۆ ئەوەی تەنها یەک کەس و دوو کەس سوودی لێ نەبینێ بەڵکو زۆرترین کەس سوودی لێ ببینێ. لێرەدا ئەمە لەبەرەوەی زۆرێک لەوانەی کە نردویانە یاخود کە گوێم لە گۆرانەکانە کە دەیڵێنەوە هێد ڤۆیسەکەتان چونکە سترۆنگە چونکە چۆنەڵێی بەهێزە یەکسەر تۆنی هارمۆنەکەی میوەرەگرێت کە هارمۆنەکە لەگەڵ یاڕە. ئەگەر تۆ لەگەڵ ژەنیارەکە تا گۆرانی ئەڵێ بۆ نمونە لایڤەکەی تۆ نازام گۆرانی ئەڵێ ئەچیتە بەرنامەیەکی تیڤیەوە بڵێن گۆرانیەکە ئەتەوێ ئەم گۆرانیە بڵێ لەگەڵ ژەنیارەکە تا ڕێکەوە ئەگەر تۆ خەتەکەی خوارەوە بڵێ با ئەو هارمۆنەکە بۆ ئازبکە ئەگەر تۆ خەتە هارمۆنەکەیڵێ با ئەم خوارەکەی ئازبکە بۆی جوانی گۆرانەکە دەرنەچێ هەر کەسە لەسەر خەتی خۆی بێت. ئەبا لێرە تا پێتان نیشان بم دڵ لە سینەم دەرچوو وە هاوارەکە بێوەستان ناوی تۆ دەبا من بەو هەموو ئازارە ئەگەر تۆ بڕیارە داوتوە نەبەرزە بڵێیتەوە ئەبێ ڕێک یەکسەر بیتەوە سەر تۆنە ئەساسی گۆرانێکە چونکە ئەگەر بە تەواوەتی ئەو گۆرانیت لەبەر نەبێ خەتی میلۆدەکەی یەکسەر نەشازەکەی ئەبێ ئاگاداری ئەو حاڵەتە بی. ئەزیزم با ئەم تۆزە گوێ لێ بگرینەوە بۆی بە تەواتی بێتە گوێچکەتان بزانن مەبەستم لەکوێیە. دڵ لە سینەم دەرچوو وە هاوارەکە خۆی واڵێ بێوەستان ناوی تۆ دەبات من بەو هەموو ئازارە هەر خۆشم دەوێت تۆ بۆچی منت خۆش ناوێت تۆ نەبەرزەکەی دڵ لە سینەم دەرچوو وە هاوارەکە بێوەستان ناوی تۆ دەبا وەرە سەرخەت من بەو هەموو ئازارە هەر خۆشم دەوێت تۆ بۆچی منت خۆش ناوێت. ئەگەر گۆرانێکەت بە میلۆدی تەواو لەبەر نەبێ خۆدمەیە لەم بەرزیەی کە ئەتەوێ بێڵێ چونکە ئەوە
چۆنەڵێ ڕسکێکە یاخود جەمپێکە ئەیدەی بازێکە ئەیدەی ئەگەر ئەو بازە جێپی خۆتت دەستنیشان نەکردبێ بەرەبیتە خوارەوە یعنی ڕێک نەشازەکەی ناخۆش دەرەچێ لەبەرەوە تکایە ئەم گۆرانیە وەکووتم لە گۆرانەکانی تریشە هۆنراوەکەی بێنە بۆ خۆت بەشبەشی کەبی کە بە بەشی یەکەم بە دووەم بە سێم لەکوێیە هەناسەکان دەستنیشان کە بۆ خۆتی بڵێرەوە ئینجا بابینە سەر شێوە وتنی تەکنیکەکە ئەتوانی زۆر بەلایتی بیڵێ بە فلەیکی بیڵێ با بڵێن چۆناهی ئەگەر بتەوێ گۆرانەکەت بە جوانی لەبەر بێ ئەداکەی وەرگری زۆربەی کات و کوتمە مۆسیقا و شتەکەی بە جوانی لەبەر بکە بای هات بڵێن لە بەرگەوە بۆ بەرگ لەبەرت بێ چونکە زۆربەی کات ئەوانەی سۆڵۆکە ئەسفەکەن یاخود ئەوەی مۆسیقاکە ئەژەنێت زۆر هاوکارە ئەگەر تۆ خەتی ئەوت لەبەر بوو دڵنیا تانەکەمەوە کە هاوکاری دەکات لە چۆنەتی وتنی تۆنەکە و نەشاز نابێ لەبەرێت چۆنێک بێ ئەو بۆ نمونە بە کیبۆرد ئەسفەکە تۆنەکەی مەگەر خۆی بە نەشازی لەو سولەمە نەشاز حەزب بکە ئەگینا بۆ نمونە دۆ ڕێمی مەسەلەن سولەمەکەت باتێ هەمووی تۆنی پاکە بۆیە ئەڵێم هەمیشە گوێ لە مۆسیقا بگرە با لەبەرت بێ ئەمە زۆر زۆر هاوکاری دەکات لە وتنیم گۆرانیە با بڵێن ئەلێرە سەرەتا کە دەست پێیەکەم دڵی بردم نیگای چاوی خماری ئەویشکاری برۆ مژگانی تۆیە دڵی بردم نیگای چاوی خماری ئەویشکاری برۆ مژگانی تۆیە ئاتۆ سوچت نابوو چاوت منی کوش مەفەرموو چاوەکەم تاوانی تۆیە ئاتۆ سوچت نابوو چاوت منی کوش مەفەرموو چاوەکەم تاوانی تۆیە دڵ لە سینەم دەرچوو وە هاوارەکە بێوەستان بێوەستان ناوی تۆە بە هەموو ئازارار خۆشم نەوێ تۆ بۆچی منت خۆش ناوێ دڵ لە سینەم دەرچوو وە هاوارەکە بێوەستان ناوی تۆ دەبا من بەو هەموو ئازارە هەر خۆشم دەوێ تۆ بۆچی منت خۆش ناوێ ئەم جۆرە گۆرانیانە بە تایبەتی کە زۆرێک ئێمە کە میکس ڤۆیس بەکارهێنین جوانترین بەشی دەنگە کە لە گۆرانی وتنا بەکارهێنین بەڵام سپاس گوزاری خواشین لەبەرەوەی ئێمە هێد ڤۆیسەکانمان هەیە بە تۆ هەڵامەت بگری قورگت بێشێ بکۆچی ئەگەر نەتوانی بە میکس ڤۆیس ئەلێرا کە بیڵیتەوە ئەو کاتە ئەتوانی بە هێد ڤۆیس بیڵیتەوە احتیادی گۆرانێکەشت بە بەرداوامی بڵێن بە جوانی دەرەچێت دڵ لە سینەم دەرچوو وە هاوارەکە بێوەستان ناوی تۆە بە من بەو هەموو ئازارە هەر خۆشم دەوێ تۆ بۆچی منێت خۆش ناوێ تۆ طبعا ئەگەر بتوانی ئەم گۆرانیە گەر بڵێ تۆ کەمێک تەتریبی تێبکە بڵێن ئەدای زیاتر تێبکەی خۆشتر بێ بەلایە چونکە تۆ گەرگوێ لە هونەرمەندە ئۆرجیناڵەکە بگری وا نایڵێ بۆ نمونە من بە سادەترین جۆرم بۆڵ بژان نامەوێت زۆر نەبرەی بکەمە سەر بۆی ئێوە بە هەڵەوەری نەگرن بەڵام تۆ کە گوێ لەم گۆرانی ئەگری خەتە ڕئیسیەکەی خەتە ئەساسیەکەی بڵێن سەرەکیەکەی وەرگرە میلۆدە ئەساسیەکەی وەرگرە پاشان وەرە چۆنەڵێ ترشوخەی پێوەکە بە شێوازی خۆت زانین چۆن دەرەچێت ئەمە جیاوازی وتنی کەسێکە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر یاخود ئەمە باسی کەبابەکە و یاپراخەکەمان کرد کە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە ئەمە چۆنەڵی دەستیاوە ئەمیش لێرە دەستیاوی گۆرانی وتنەکەت جیاوازە بێ لەگەڵ کەسێکی ترە جا هیوادارم ئەوانەی کە گۆرانی دەڵێن مایک بەدەستن گۆرانی ئەڵێن ئیتر لە هەر جێگایەکە گۆرانی ئەڵێ تکایە بینەر و بیسەرێکی باش بۆ خۆت پەیدا بکە ئەگەر هەندێک لە هاوڕێیانمان لە ڕۆژهەڵاتەوە بڵێن لە
کوردی ئێران کە ڕای یەکێک لە هونەرمەندەکان وەرەگریەڵە هونەرمەندە دەنگیت پێ چۆنە ئەڵێ ئەو هونەرمەندە دروست نایخێنێ ئەڵێ ئەوە خوانندەیەکی خراپە خوانندەیەکی باش نەکەوە خوانندەیە بڵێن هیوادارە منیش بە هەڵە نێڵم لە بەرەوەی ئەما ڕۆژهەڵاتەکان زۆر بە زاراوەیەکی جوان زۆر بە زمانێکی جوان وا جواب بدەنەوە ناڵێ نەشازوتی ناڵێ قورگی پاگنیە ناڵێ نازان چێ کە ئەڵێ جوان دروست نەیخوێند ئەمە بۆ خۆی وەسفێکی زۆر جوانە بە ئەدەبیانە پێت ئەڵێ کە تۆ دەنگێکی مەسەلەن ناخۆشت هەیە نەشازت هەیە لە ئیقاع دەرچی نازانم پیچینی گۆرانیەکان بڵێن ئەو نەبرۆشتانی کە ئێڵەی بە هەڵە دەیڵێ جوان نییە کەوابێ هەوڵ مەدا ڕێگا بۆ ئەو کەسانە مەکەرەوە خۆت لە زاری خۆتەوە قسەت پێ بڵێن لەبەرەوەی یاخۆت کەم و کورتیەکانت دەرکەوێت لەبەرەوە هەتا زۆر ئامادە نەبی هەتا زۆر بە تەواوەتی گۆرانی 100% ئامادە نەبی دەجاربی جاریتر گوێی لێک بیتەوە لە خۆت ئەڵێ ئەتوام لەوە باشتر بڵم ئەتوام لەوە جوانتری بڵم ئەگەر ئەم هەستت لا دروست بوو دڵنیاتانەکەمەوە ئەوە کەوتویتە سەر ڕێگەیەکی ڕاست لە ڤیدیۆکانی تریشە باسم لێوە کردووە ئومێ دەکەم سووتان لەم ڤیدیۆش وەرگرت بێ هیوادارم ئەم جارە ئەوەی بۆی نردوم هەمان گۆرانی بۆم بنێرێتەوە بزانم هیچ جیاوازەیەکتان هەیە زانم هیچ فەرقت کردووە سوودت لەم ڤیدیۆی من بینیوە دڵی بردم نیگای تاریخ و ماکاری ئەویشتاری برۆ خوشگاری تۆ دڵی بردم نیگای تاریخ و ماری ئەویشتاری برۆ خوشگاری تۆ تۆ سوچت نابوو چاوت منی مەفەرموو چاوەکەم تاوانی تۆ تۆ سوچت نابوو چاوت منی مەفەرموو چاوەکەم تاوانی تۆ دڵ لە سینەم دەرچوو بە هاوارەکان پێوەستان ناوی تۆ بە من ئازارە هەر خۆشم بەوێ تۆ بۆچی منێت طبعا لەبەرەوەی ئەمان بە میکس ڤۆیس وتم بەڕاستی من ئەمەم خەریکە دێتە دەرەوە کەوابێ ئەگەر من وام لێ دێ مەسەلەن هەنێکەیە و پرسیاریان کردوڵە کە گۆرانیەڵم سەرمێشێ یاخود خەریکە ئەڵێ قورگمیەتە دەرەوە ئەها ئاواد لێ دێ کەوابێت و بەویا مەیڵێ وەرەکەمێک تۆزە بیەنە سەروترەوە با ئەم جارە کۆپلەی دووەم بە تەکنیکێکی ترەیڵێن بزانە ئەمەیانت پێ چۆنە ئەگەرە زانی بارد و تەکنیکەکە بۆ دانم بەکوامیان بۆ تۆ باشتر بوو ئاسانتر بوو مرتاحتر بوو پێی کابێ بەو ڕێگەیە گۆرانی بڵێ ئەم گۆرانیە بڵێ بۆ منە مەرجی هەموو گۆرانەکان هەر بۆ شێوە بڵێ لەوانەیە هەنێکیان بە قورب خۆش بە هەروە خۆشە بڵێ نەخۆشی دەردی بێ دەرمانی تۆیە هیجرانی تۆیە نەخۆشی دەردی بێ دەرمانی تۆیە بەقانونی حورمەتی میوانی بەرزە مەیشکێ نەئەوڵەم میوانی تۆیە بەقانونی حورمەتی میوانی بەرزە مەیشکێ نەئەوڵەم میوانی تۆیە
ئەم جارە ئەم گۆرانی ئەڵێنەوە کوپلەیەکەم ئەڵێنەوە بەڵام خاڵتریەکەمە بزانین تا چەند دەرەقەتین ئایا هەنێ جارەگەر و گۆرانیانە هەر زۆر خاو بێ ئەتوانین بیڵێن ئایا ئێمە ئەهلی گۆرانی خاوین دڵی بردم نیگای چاوی خماری ئەویشکاری برۆ مرگانی تۆیە دڵی بردم نیگای چاوی خماری ئەویشکاری برۆ مرگانی تۆیە ئاتۆ سوچت نابوو چاوت منی بوو مەفەرموو چاوەکەم تاوانی تۆیە ئاتۆ سوچت نابوو چاوت منی بوو مەفەرموو چاوەکەم تاوانی تۆیە دڵەستینەم دەرچوو وە هاوارەکان بێوەستان بێوەستان ناوی تۆوەبا من بەو هەموو ئازاران خۆشم دەوێت تۆ بۆچی منت طبعا لە هەموو سەری دێڕەکانە منیش ئەوەی لەبەرەوەی وتم زۆر ئەم گۆرانیم لەبەر نییە بەڕاستی منیش چەند جارێک گوێم لێک دێتەوە بۆی حازر بم بۆ دەرسەکەی ئێوە بۆ ڤیدیۆکەی ئێوە بۆیە ئەم تۆزانەی ئەخیری ئەگەر گوێ بگری ئەگەر بەتوانی ڕێکێنا دەبێت تۆنی ڕێک بێ بەڵام من چونکە ئەمەیە لەرەی تێکەم لەرەکە ڕێک یەکسەر گێڕەکە ئەگۆڕم بۆ میکس ڤۆیسەکە هەندێک جار خۆش نایە لەبەرەوە گەرەتوانی وا مەیڵێ تۆش لەرەی تێمەکە جارێ وەکوتم میلۆدێ سەرێکێکە وەرگرە پاشان ئەنجاوەرە ترشوخەکەی خۆت بە ئارەزووی دڵی خۆت بکە بەسەرا بۆی گۆرانەکە نەشاز دەرنەچێت با بێ بە مۆرکی خۆت تۆ بە چ مۆرکێ گۆرانی ئەڵێ با ئەم جارەیان سەری ئەکەین ئەم جارەیان خێرایەکەین بزانین زۆر بە خێرایی چۆن دەرەچێت دڵی بردم نیگای چاوی خماری ئەویشکاری برۆ مژگانی تۆیە دڵی بردم نیگای چاوی خماری ئەویشکاری برۆ مژگانی تۆیە ئایا فریای ئەداکەیەکەوین فریای ئیقاعەکەوین لە ئیقاع دەرناچین دڵەستینەم دەرچوو بە هاوارەکان پێوەستان ناوی تۆبا من بەو هەموو ئازاران خۆشم دەوێت تۆ بۆچی منت خۆش ناوێت ببورن بەڕای من شێوە خێرایەکەی زۆر مەقبول نییە لەبەرەوەی تۆتەوێ هەستێک بگەێنی کە دڵ لە سینەم دەرچوو وە هاوارەکە گەر هاوارەکەی بەسەری وە هاوار مەکە خاوتر کە هاوارەکە ئەەکەی باشتر هەستەکەتەکە باشتر ئەحساسەکەتەکە کە تۆ ئەتەوێ بە بەرامبەرەکەت بڵێ دڵ لە سینەم دەرچوو وە هاوارەکە بێوەستان ناوی تۆ ئەبا هیوادارم سوودی لێ ببینن تکایە هەموو سەرەتای داخەڵبوونێک لەگەڵ هەموو کۆتای دێڕێکت کە تەواوە بێ زۆر ئاگاداری بە بۆی بەنەشازی چونکەیترەوە چۆنەڵێ سەرچۆپیەکەیەتی و گاوانەکەی یاخود سەرەکەی و کلکەکەیەتی جوان دیارە بە جوانی بەزەقی دیارە بتوانە تۆ ئەگەر لە سەرەتاوە بە یعنی بەنەشازی داغڵ نەبی دڵنیا دەکەمەوە تا کۆتایی هەر بە جوانی دەیهێنی بەڵام کە تۆ قەلق بیت کە تۆ گۆرانەکەت بە جوانی لەبەر نەبێ
کە تۆ گۆرانێکە شعرەکەت لە بەردەما بێ بیخوێنیتەوە دایما یعنی ئەمە بەشێکی هۆشت دەڕوا بۆ خوێندنەوەی بیری ئەدا دەچێتەوە ئەمانە هەمووی کێشن لە کاتی گۆرانی وتنا تکایە پەیڕەوی بکەن تکایە ئەو ڤیددیویانەی من پێشتر دامگرتووە زۆر سوودی لێ دەبینن تەنها بەجارێک نا بە چەندین جار کە گوێ لە ڕاهێنانەکانەگرن گوێ لە شیکارەکانەگرن گوێ لە چۆنێتی وتنەوەی گۆرانەکانەگرن تکایە ئاگاداری ئەوە بن دڵنیاتانەکەمەوە بە گوێگرتنی زۆر لە گۆرانێکە زۆر زۆر ئاواز و ئیقاعەکەی و هەموو هۆش و بیرت دێتە ئێراوە بیری لێ یەکەیتەوە کە چۆن گۆرانێکە بڵێ دڵنیاتانەکەم ئەو هەستە لە لات دروست بێ باشترین و چاکترین دەنگدەرەکی بۆ گۆرانی وتن